لا یاری گەڕانەوەی گەیشتن بە قۆناغی کۆتایی خولی نایەبی تازە پێگەیشتوانی عێراق هەولێر و نەورۆز لەسەر یاریگای فرانس و هەریری بێگەیشتن ئەنجام یاری چوون یەکسانی بوو براوەی یاریەکە ڕاستەوخۆ دەگەیشتە قۆناغی کۆتایی لە سەرەتاوە تازە پێگەیشتوانیانی هەولێر باشتر دەرکەوتن دەرفەتی باشیان بۆ ڕەخسە تاوەکو پێش بکەون گۆڵپارێزی تازە پێگەیشتوانی نەورۆزیش لە چەند هێرشێک بەربەستی گۆڵ تۆمارکردن بوو لەم لێدانە ڕاستەوخۆیە ستون بووە بەربەستی سەرەکی و نەیهێشت هەڵگورد هەولێر پێش بخات پێچەوانەی پێشبینیەکان محەممەد حوسێن لە خولەکی 35 تازە پێگەیشتوانی نەورۆزی بە گۆڵێک پێشخست هەوڵەکانی هەولێر بۆ گۆڵی یەکسانی دەستی پێکردەوە بەڵام نیوە یەکەم کۆتایی هاتوو هەردووتی بەم ئەنجامە گەڕانەوە ژووری خۆگۆڕین لا نیوەی دوم کەمتر لە 2 خولەک تێپەڕی هەڵوێز بێستون گۆڵی دومیشی بۆ نەورۆز زیاد کرد بەڵام ناوبشوان دوای گەڕانەوەی بۆ یاریدەدەرەکانی گۆڵەکەی ڕەت کردەوە هەڵوێز پێداگیر بوو لەسەر گۆڵ تۆمارکردن و چەند چرکەیەک تێپەڕی و دووبارە بە گۆڵ شاد بیەوە و نەورۆزی کردە خاوەنی گۆڵی دووەم لە خولەکی 59 ڕاستی ڕەشاد توانی جیاوازیەکەکەم بکاتەوە گۆڵ یەکەم بۆ هەولێر تۆمار کرد هەوڵەکانی تازە پێگەیشتوانی هەولێر بۆ گۆڵ یەکسانی درێژەی هەبوو لە خولەکی 7 هەڵوێز بێستون خاوەنی گۆڵی دومی نەورۆز کارتی زەردی دومی بەڕوو بەرزکرایەوە بە کارتی سوورکرا دەرەوە دوای ئەوە یاریەکە چەند خولەکێک بەهۆی خۆڵبارینەوە وەستا لە خولەکی 90 هەڵگورد قەیس ئەنجامەکەی بۆ هەولێر بە لێدانی ڕاستەوخۆ یەکسان کردەوە دەرفەتی گۆڵی بردنەوەش لە پێش هەولێر بوو بەڵام یاری بەم ئەنجامە بە کۆتا هاتوو پەنابرایە بەر لێدانەیەک لاکەرەوەکان لە خاڵی سزا لە کۆی 5 لێدان بۆ هەردوولا تەنها هەڵگوردی خاوەن گۆڵ یەکسانی نەیتوانی ئامانج بپێکێت و گۆڵ بکات بۆیە نەورۆز بە ئەنجامی 5-4 یاریەکەی بردەوە گەیشتە قۆناغی کۆتایی زیاتر لەسەر هەزمە ورتێگەمیان دەکرد لەسەوەی بەڕاستیە من دەستخۆش لە یاریزانەکان دەکەم دەستخۆش دەستی کارژێر دەکەم دەستخۆشتاندران دەکەم بەس ئەمن ئەو دۆڕانە زیاتر دەگەڕێمەوە ئاستۆی ناوژوان بەڕاستی یعنی نێتانی عادلانە لەگە باردۆخکە لەگە یاریەکەی هەر سوکەوت بکە دوو لێدانی سای 100% لۆمە ناگری یعنی نیێجە نازانم بۆ کارەکەی دەبێت چبی ئەم تیپێکە دروستمان کردووە تۆزێک بڵێم ئەو تیپەنیە کە ئێمە ئەمانەوێ ینی لە تموحی ئێمە بێ بەڕاستی ینی کەم و کورتیمان زۆرە بەڵام تۆزێک یاریزانەکانمان بەغیرەت و ئەوەی کە بەخۆ یاریان کردووە و توانێنەوە ئەنجامەکان تۆزێک بەلای خۆمانە بشکێنەوە باش بوو لەخوا بەزیاوێ بە لێدان یەکلاکەرەوە نەتیجەکەمان بۆ خۆمان بردووە بەڵام باسی هەولێرکەم هەولێر تیپێکی منەزەمە زۆر دەمێکە بەشداری خولەکانەکان ئێمە تیپێکی نەم ساڵ سەرکەوتین و بەشدارمان کردووە لە مەجموعە یاریزان هیچ یاریزانێکی یانی خۆمان نییە هەمومان لە یانەکانەوە هێناوە لە ڕاستیە تازە پێگەیشتوانی نەورۆز نوێنەرایەتی هەرێمی کوردستان دەکات لە قۆناغی کۆتایی خولی نایەبی عێراق کەوا ڕەنگە بە بەشداری 6 تیپ لە شاری هەولێر ئەنجام بدرێت حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێم هەولێر